ڕستان بەخێر بێن ئەنی کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییی نێودەوڵەتی بەڕێوەچوو پێت وایە کۆتایی هات کۆبوونەوەکە چی لە دۆخی ئەم جەنگە گۆڕێ چی لە پێشات و ڕووداوەکانە گۆڕێ؟ بڵێ ئەم کاتەوە باش و کاتی بینێرانش باش خۆی کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی ڕۆتینیە لەسەر داخوازی هەندێک وڵاتە داواکراوەکە ئەم کۆبوونەوەی کتوپڕ بکرێ و عێراق لەوێ و تارێکی خوێندۆتەوە لە ناو ئەنجومەنی ئەسایشی دەتەوەی گرتوەکان کە ئەوان گوێگرن لە موتارە و ڕیکۆردێکن و نێرن بۆ ئاستێکی باڵاتر کە ئەوانش ئەیکەن بە دەنگە و دوایەوە کە خۆی بریارە ئاخرەکەی لە لای پێنج وڵاتەکەی ئەنجومەنی ئەسایشی نەتەوەیەکگرتوەکانە پێنج وڵاتی کە ئەوانە دایمن ئەوانە بریاری ئاخرەکادن حتا کولەنا ئەوانش ئەگە بریار بدەن یەکێک لەو پێنجانەیە و بیتۆی کەڵ بگرێ هەمووی هەڵەوەشێتەوە باشە هیچ بریارێکی پێ درێ هیچ کارگەریەکی بێ ینی کۆبوونەوەکانی لەسەر دۆخەکە نا هیچ کارگەریەکی نابێت بەڵێ مەگەر لەسەرەوە بێ لەو پێنج وڵاتە ئەویشە بێ زۆرینەکەیش هەتا گر چوار خۆی دایمە بێت این بێت فەردی بێت هەتا گۆر پێنجی لە پێنجیان یەکێکیان بیتۆڵ بگرێ هەڵەوەشێتەوە ئەو دایم وا بووە لە لێرەیە ژێری لە پشتی پەردە زۆر گۆڕانکاریەکرێت و تەوافەقەکرێ ئەمە بۆ تۆ ئەوە بۆ من هەتا بگەین بە نەتیجێ بەڵام یعنی ئەوە نییە خەڵکەکە بیر لێ بکاتەوە دانشن باشە لە پشتی پەردەوە هیچ بەرەو پێشچوونێکی جیاواز هەیە لەم هێرشانی کە ئەکرێت چونکە لە کۆبوونەوەی ئەمڕۆ نوێنەری ئیسرائیل و نوێنەری ئێران زۆر بەتوندی بەرامبەر بە یەکتری قسەیان کرد بڵێ ئەتوانم بە توندی بەرامبەر یەکتریا قسە بکەن بەڵام قسەکانیان بەس بۆ ڕاگەیاندنە یعنی بچێتە سەرەوە وەختێ ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا و چین و رووسیا هەیە لە بلاو ڕاستەیە خۆ رووس و چین لەگەڵ ئێرانە ڕاوەستن ئەمێنێتەوە ئەو سێ وڵاتە لەو سێ وڵاتەش یعنی ئەگەر هەر بریارێک بدەن لەو سێ وڵاتە رووس و چی دەتوانن ڤیتۆ هەڵبگرن و هەمووی هەڵبوەشێنەوە بۆ ئەمریکا زانی ئەمریکا چاک زانی بەڕێگەی ئەنجومەنی ئەسایشی نەتەوەیەکگرتوەکان ناتوانێت ئەمە تەفویزێکی نێودەوڵەتی بکات هێڕشی برد بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بەلای نەتەوەیەکگرتوەکان کە هەند لە هەندێک وڵاتەیە هێڕشیان بردووەتە سەر چەند وڵاتێکان لە وەختی خۆیان بەڵام بە بریاری نەتەوەیەکگرتوەکان بووە بەڵام ئەم جارە نەیان کردووە لەبەرەوەی زانیویانە دژایەتی رووس و چین دژی ڕاوەستن لە کتوپڕا هێڕشیان بردە سێریانە یعنی ئەم کۆبوونەوەی نەتەوەیەکگرتوەکان ئەیکەن ئەمە وەکۆ ڕێکۆردێکە ئەچێتە ناو ئەرشیفەوەیە بەڵام هیچ کاریگەریەکی نییە و هیچ ڕەکەش ڕناوەستێنێ زۆر باشە هەڵوێستی ئێران چی دەبێت لە گەریەوەی کە ئەنجومەنی یاساییی نەتەوەیەکگرتوەکان هیچی پێ نەکرێت وەکو بەڕێز باسێکی کە ئەنجومەنی یاساییی نەتەوەیەکگرتوەکان هیچی پێ ناکرێت هەڵوێستی ئێران ئێڕۆک یعنی ئاشکرا بووە کە ئیسرائیل و ئەمریکا وتیان ئێمە ئامادەین شەڕ ڕابوەستێنین یان ئاگربەستی بە شەرتێکا کە ئێران مەرجەکانمان قبول بکات ئێرانش مەرجەکان قبول ناکات بە هیچ شێوەیەکە معناوە شەڕەکە بەردەوامە بێت شەڕەکە گوریاکە بەردەوامە بێت تا چ ئاستێکە ڕوا تا گۆڕینی ڕژێمەکان تا گۆڕینی دەسەڵاتەکانە ڕوا یاخود تاکوێ ڕوا نە ئیسرائیل و ئەمریکا دانیان بۆ ناوەکە ئێمە ئەمانەوێ ڕژێمی ئێران بگۆڕین و نە ئێرانش ئەتوانێت حکوومەتی ئەمریکا و حکوومەتی ئیسرائیل بڕخێنێ هەردووکیان ناتوانن ئەگەیتە حاڵەتێکە کە هەردوو لە یعنی ئێران زیاتر زیانەکە بینێت چونکە ئێران وتی من چەکی تازەم هەیە ئیسرائیلی پێ نابوو دەکەم بەڵام وا دیارە بۆی نەکراوە چونکە زۆربەی سەکوی مۆشکەکانی ئێرانە هەمووی خراپ کرایەوە هەمووی وێران کرا سێ بنکەی وزەی ئەتۆمی ئێرانە بە یەک وێران کرا یعنی ئەبێت وڵات یان رووس لەم ناوڕاستەیە بێتە پێشەوە بۆ بتوانێت بەناوبژی ئەم دوو تەرەفەیە بریارێک بدات و یا کارێک بکات کە ڕابوەستێت و یا ئەوەیە ئێران قبول بکات بڵێ من هیچ ئامانجێکی ئەوم نییە کە بۆمی ئەتۆمی دروست دەکەم
ئەو وەختە ئێران قبولی بکات لەم حاڵەیە باشترە بۆی چکە ڕۆژ بە ڕۆژ وەرزی ئێران بەرەو خراپیە ڕات بەرەو باشیدا ڕات. باشە ینی خۆ بینین لایانی سێم کە ئەمریکایە ئەڵێ دانووسان مەوێت ینی خۆی وادە ینی وادەیەک دانێ بۆ گفتوگۆ و دانووسانکردن ئەم وادەیە خۆی بە هێرشکردن کۆتایی پێدێنێ وەکو ئێران خۆی ئەڵێ ئەی باش ینی بە چاوەڕوانی لایانی چوارەم بین کە ڕووسیایە یاخود وڵاتێکی دیکەیە یان سیناریۆیەک بەهێزە بۆ وەستاندنیە بە خۆتە زانی کۆتایی هەموو شەڕێک هەر گفتوگۆ و دانووسانکردنە. بەڵێ بەڵام بەم شێوەیە کە ئەمریکایەوە ئێران قبولی ناکات. ئەمریکا ئەڵێت من ئەو ئەبێت بە چاودێڕی خۆم بێت. ئەمریکا زۆر باوەڕشی نییە بە نەتەوەی گرتوەکان کە وەکۆڵێ ئەژانسی وزەی نێودەوڵەتی ئەوان چاودێڕی بکەن ئەڵێ ئێمە خۆمان چاودێڕیەکەین یعنی ئەوە قبول ناکات ئێران بە هیچ شێوەیە قبول ناکات. دوایەوە ئێرانش بە هیچ شێوەیە کە نەیوتووە کە من بۆمبی ئەتۆمی دروست دەکەم یعنی ئێران واڵێ بەڵام لە هەمان کاتەڵێت ئێمە ئیسرائیل نابوو دەکەین ئێمە ئەمریکانە مەرگ بەر ئیسرائیل مەرگ بەر ئەمریکا یعنی ئەوان ئێران ئەبێ ئەو ئاوازەی کە ئێستاهێتی ئەو نەخمەی کە ئێستا بێ بیگۆڕێ ئەگەر ئێوە بچێتە ناو گفتوگۆیە لەگەڵ ئەمریکایە ئەبێت ئەو لەهجەیە کە ئێستا بەکارێنێت ئەوە بێ بگۆڕ ئەگینا بە هیچ شوێک ناگەین لە هەمان کاتە ئەمریکا و ئیسرائیلیش ئەوانش ئەگەر دەختێ نەرمی پیشان بدەن بە ئێرانە ڕەنگی ئێران قبولی بکە بەڵام ئەوانش قبولی ناکەن. ئێستا هەڵوێست و هەنگاوەکانی ئەمریکا و ئیسرائیل کاگوریا تەنیا هێرشکردن بووە لە پاش ئەمە ینی باسی گفتوگۆش کراوە لە پاشەوە هێرشیان کردو هەردووکیان لە پاش ئەمە هەڵوێست و هەنگاوەکانی هەم ئەمریکا هەم ئیسرائیل و دواتر باسی ئەوروپاشەکەین کە گرنگە و بۆم گرنگە باسی بکەین ئەبێت چی بێ لە دواترە؟ بەڵێ خۆی بێ بگەڕێنەوە نەختێ بۆ دواوە 6 ساڵێک پێشە لە کاتی حکوومەتی ئۆباما لە کاتی حکوومەتی ئۆباما بۆ دیموکراتەکان تقریبا گەیشتنە قەناعەتێکا کە ئێران واز بێنێت لە دروستکردنی یورانیۆم ئێرانش بەرامبەر ئەوەیە داوای کرد لە هەندێک لە پارەکانی کە لە ئەمریکا مەیوو بوو لە ناو بەنکەکانە ئەوانە بەڕێکا بوو بڕاکەم 8 ملیار بوو دایان بە ئێرانە بەڵام لە دوایەوە کە حکوومەتی کە ترامپ هاتە سەر حکوم ئەو ڕێکۆتنامەی لەغو کردەوە یەکتر وتی ئەمە لەگەڵ ئێرانە بە هیچ شێوەیە دانا نشید باسی ئەو بکەین ئەوە زۆر غڵەتێکی گەورە بوو ئێرانە بێ ڕابوەستێت اینجا لە دوایەوە حکوومەتی بایدن هات ئیترە کێشمەکێش بوو های ئێوە ئیرانیۆم دروست دەکەن ئێوە ئیرانیۆم دروست ناکەن ئیتر ئەو 4 ساڵەی کە لە بایدنش لەسەر حکوم بوو نەیانتوانێت بگەین بە نەتیجەیە ئەم شتە کەی دووبارە هەڵسایەوە لە دوای شەڕی غەزەیە لە دوای شەڕی غەزەیە کە لە 7 ئۆکتۆبەر بوو ئیترەوە بوو ئیسرائیل و ئەمریکا بە هیچ شێوەیەکانیان نوویست لەگەڵ ئێرانە جاریشکە دابنش و لەگەڵ ئێرانە باسی ئەوە بکە کە بواز بێنن لە دروستکردنی بۆمی ئەتۆمیە ئەو ئیتر شەڕێکی خەست دەسی پێکرد لە بینی ئیسرائیل و لە بینی غەزە ئەویان تەواو کرد کۆتنیگیان حزبەڵا لە لوبنان ئەویانش دەرهێنا لە ئێرانیان دەرکرد لە غەزە و ئێرانیان دەرکرد لە لوبنان و ئێرانیان دەرکرد لە سووریا مایەوە بنکەکانی ناخودی ئێرانە ئیتر ئێرانش هەڕەشەیەکی زۆرێ کرد و ئیسرائیلش لەم ئاخراوتی ئێمە گەیشترێتە قەناعەتێکە ئێران گەیشتۆتە 60% زیاتر لە 60% ئێرانیۆم دروست دەکات ئەوە زۆر خەتەرە بۆمانە بۆمی ئەتۆمی ئێران هەر لە سەرەتاوە لە زمانی ئایەتوڵڵا خۆمێنیەوە تا ئێستاش لە تا 2023 ئێران دایم ئێوت ئێمە دش بە دینی ئێمە دش بە عەقیدەی ئێمە کە بۆمی ئەتۆمی دروست بکرێ بەڵام لە دوای ئەوە ئەوانش گەیشتە قەناعەتێ نا ئەوە شعارێکی دروشمێکی کۆنە بەکاری نایەنێتر وەکو نیانوت بۆمی ئەتۆمی بەڵام ئەڕۆشتن بەرەو دروستکردنی بۆمی ئەتۆمی خۆی هەردوو وڵاتەکە باسی کداڵێن ئێمە خاوەنی ئەتۆم ئێستاشە خۆ ئیسرائیل بۆمی ئەتۆمیە بەڵام ڕۆژێک لە ڕۆژانە ئیسرائیل نەیوتۆ من بۆمی ئەتۆمیم هەیە دایوتێتی من نیمە وەلایانەی وڵاتەکانی بۆمی ئەتۆمیش نییە ئیسرائیل ئەندام نییە معناوە یعنی بە پێی یاساوە ئیسرائیل بۆمی ئەتۆمی نییە بەڵام هەموو کەسێک کەزانەیە کە ئیسرائیل هەیەی ئێرانش ئێویش بەو شێوێ بڕاتە پێشەوە بۆمی ئەتۆمی دروست بکە بەڵام نەڵێت من بۆمی ئەتۆمیم هەیە چکە فتوایەکی خمینی هەبوو لە وەختی خۆیان فتوەکە دوایەوە خامنەی هەڵی وەشانەوە یعنی
نیازیان هەیە ئێران نیازی هەیە بۆمی ئەتۆمی هەبێ بەرامبەر ئیسرائیلە و بەرز بەرامبەر ئیسرائیلە بۆ خۆشی لە ناوچەکەی خۆی بەهێز بکات و بتوانێت کۆنتترۆلی هەموو ناوچەکە بکات یعنی بۆ ئەتۆمیەکەی گەر ئێرانەیە بێ نەبەست بۆ ئیسرائیل خەتەرە بەس بۆ هەموو ناوچەکەیە خەتەرە یعنی وا کات وڵاتەکانی ئەو ناوچەیەش دایم لە مەترسی و لە خەتەرن خۆ جگە لەوەش براگیان با بنشتێکت بۆ ڕوو بکەمەوە ئەم مەسلەی بنکەی بۆمی مەسلەی بنکەی وزەی ئەتۆمی ئەما گەڕێتە زمانی شاه خود ئەمریکا درستی کرد ئەمریکا و ئەوروپا درستیان کرد بۆ شاه لە بوشێر لە ساڵانی 60ەوە ئەمانە مەشغولی بوون لە بوشێر درستیان کرد بۆ شاه ئەو وەختە بۆ وزەی ئەتۆمی بوو بۆمی ئەتۆمی نەبوو شاهش ئەم بەرنامەی هەبوو جا ئەمان هاتن گەورەتریان کردەوە لە بوشێرەوەی تر دەستیان کرد بە سێ بنکەیکەیە یعنی دیارە ئێران ئەوە بۆم ئەتۆمی هەبێت چەکێکی ئەتۆمی بێ لەو ناوچەیە کە بتوانێت کۆنتترۆلی ناوچەکە بکە بەو چەکەیە ئێستا لە بنکەی ئەتۆمی ئەسفەهان نەتەنس و فۆردۆ درا یعنی و کۆمریکاڵێ هێرشەکانمان زۆر کاریگەری هەبوو لە ناومان بردووە لە پاشەمەچی چ بیانوویەک هەیە بۆ هێرشکردن لەلایەن ئیسرائیلەوە و هەم لەلایەن ئێرانیشەوە کاتێک کە بنکەی ئەتۆمی و نیگەرانیەکان ئەگاتە لووتکە بۆ بنکەی ئەتۆمی بوونی بنکەی ئەتۆمی ئیتر کە بنکەی ئەتۆمی نامێنێ خۆبێ ئیتر گفتوگۆ دەست پێ بکاتەوە ئەمە ڕووەدا چیترە بینی بەڵێ ڕاستە خۆی ئیرانیەمەکە زۆر گرنگە تۆ ئیرانیەمەکەت هەبێت ئەتوانی بنکەی ئەتۆمیت بەکاربێنیت بەڵام کە بنکەی ئەتۆمیەکەت هەمووی وێران کرا معنایەوە تۆ یورانیەمەکەت هەیە بەڵام ناتوانیت بکەیت بە موشەگێکی ئەتۆمی ئەو ئێستا حال حاضر ئێران دواکەوت لە دروستکردنی موشەگێکی ئەتۆمی لەبەرەوەی بنکەی ئۆتۆمیەکانی هەمووی وێران کرا معنایەوە بەس یورانیەمەکەی هەیە اینجا یورانیەمەکەی لەکوێ شاردۆتەوە هەندێکی ئەڵێ بردێتی بۆ رووسیا بەنهێنی بردێتی بە ڕووی هەندێکی ئەڵێ لە خودی ئێران شاردێتیەوە ئەمە بە پێی ئیسرائیل ئەڵێ ئێمە زانین شوێنەکەی لەکوێیە اینجا یورانیەمەکەت هەبێ پێویستت بە بنکەی ئەتۆمی هەیە وەختێ چوار بنکەی ئەتۆمیت سیانی بە یەک وێران کراوە معنایەوە پاشکەوتن بۆ دروستکردنی بۆمی ئەتۆمیە پاشکەوتن اینجا چەندێک ڕەنگە ساڵێ 5 ساڵ 6 ساڵ ڕەنگە پاشکەوتن ئێران نزیک بوو بەڵام بەم بۆ مردمانەیە کە ئەمریکا و ئیسرائیل کردی دوای خستەوە زۆر دوای خستەوە زۆر باشە هەڵوێستی یەکێتی ئەوروپا بێت چی بێ کاگوریا بۆ بێ هەڵوێستن خۆ تەنیا قسەکەن کۆبنەوەیکیانە بوو لەگەڵ بابڕین وڵاتانی ئیسێ کۆبنەوەیکیانە بوو لەگەڵ عەباس عێراقچی دانیشتن گفتوگویان کرد و نوێنەری ئێرانیش لە ئەنجومەنی یاسای شینەتەوە یەکگرتوەکان هەر ئەم شەو تۆزی پێش سەباسی کردوتی کۆبنەوەمان هەبووە بە هێرشەکانی ئێران هەوڵی دیبلۆماسیەت و گفتوگۆمان داوە بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران ئەمە شتێک دراوە یەکێتی ئەوروپا بێ هەڵوێستی چی بێ و چۆنە بێ هیچی پێ کاکەجان یەکێتی ئەوروپا وەکو یەکێتیەکی ئابووریە زیاتر لە یەکێتیکی سیاسی بێت یەکێتی ئەوروپا یەکێتیکی ئەوروپی ئابووریە باسی ئاڵوێر و تجارەت دەکات و باسی ئەوە ناکە بەڵام سیاسیان ئەوەنە هێزی نییە ئەوەنە تواناشی نییە تەنها وڵاتێکە کە خۆی ئەوێت بشان بدا کە هێزێکی هەیە و قساکات و باسی سیاست و باسی سوپاک ئەویش فەرەنسایە فەرەنساش ئەوەنە هێزێکی نییە ئیمڕۆ ئەگەر هێز هەبێت ئەمریکایە جگە لەوەش ئەوروپا بە چیە نازێت بە ناتۆ نازێت ئەگەر ناتۆش ئەمریکایتیانە بێت خۆ ناتۆ هیچ نییە ئەمریکا ئەوروپا بە ئەمریکاوە بەهێزە لە ناو ناتۆیە اینجا لەبەرەوەی ئەوروپا لەبەرەوەی تەماشا بکەیت ئەوروپا دایم هەوڵی داوە بە گفتوگۆ و بەبێ ئەوەی کە بگێتە بەرهەمێک کات لەگەڵ ئێرانە وەگینا ناتوانێت هێز بەکاربێنێت و هیچ وەختێک نەیتوانیوە چارەسەرێکی کێشەیەکی نێودەوڵەتی بکە بە شێوەی گفتوگۆیە من خۆم 2 ساڵ لە بۆستە بووم 2 ساڵ لە کۆسۆڤۆ بووم لەوێ کارمە کرد ئەوروپیەکان زۆر ویستیان لەگەڵ میلۆسەڤیچ بە گفتوگۆیە چارەسەرکردن نەبوو لە ئاخرا ناتۆ هاتە پێشەوە تارەی فڕۆکەکانی ناتۆ یۆگسلاڤیان بۆ بەردمان کرد و میلۆسەڤیچیان دەرکرد لە بۆسنیا و هەرسەگۆڤینا و لە دوایەوە لە کۆسۆڤۆش یعنی لێرە نیشانەدا وەکو ئەڵێم یەکێتی ئەوروپا بۆ گفتوگۆ زۆر باشە بەڵام بەرهەمی نییە ئەگەر ئەیانەوێت بەرهەمی هەبێت بەرهەمێکی سوپایی ئەبێ پشت بە ئەمریکا بکرد ئاوێ بەسەر وەکو ئۆکرانیا تەماشا بکە
ئێستا ئۆکرانیا بۆچی لە حاڵەتێکی زۆر گەیشتۆتە بنبەستێکە لەبەرەوەی ئەمریکا خۆی کێشاوەتەوە لەو ناوڕاستی ئەوروپا خۆی تەناماتەوە و بۆی ناکرێ هیچ بکە بەرامبەر رووسە. باشە کاگوریا وەڵامدانەوەکانی ئێران ینی بۆ لەمە دووە وەڵامدانەوەی سنووردار ئەبێ یاخود وەڵامدانەوەیکی ڕەها بێ و زۆر بە خێرایی و بەڕەهایی وەڵامی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەیاتەوە. ئێران بەم بۆمەردمانەی کە ئەمریکا کردی و ئیسرائیل کردیت ئێران ئەتوانم بڵێم باڵیشکا ئێران باڵیشکاوە ئێستا ئێران بۆی ناکرێتی تر ئەو زمانەی هەڕەشەیە کرد جاران هەڕەشەیەکی زۆر گەورەیە کرد بۆی ناکرێت هەڕەشە بکاتی تر نەبەس بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل بەلکو بەرامبەر ناوچەکەدا ئێران نەما ئێران بە یەکجا باڵیشکا هەر لە غەزە و بیگرە بەر جنوب لوبنان و بە سووریاوە هیچی بۆ نەماوەتەوە ئێران بۆ ئەنازێت بە بنکەی ئۆتۆمەکانی بەو شێوەیە ویستی ئیسرائیل تهدید بکات ئەگەنا جاران ئیسرائیلی هەڕەشەیە کرد بە ڕێگەی لبنان و غەزە و سووریا و هەتاکو ڕادەیەک بە عێراقا دایم ئەوت بە عێراقا و ئەوش موشێکێدا لە کوردستان و هەڕەشەیە کرد ئەمریکا لە عێراقا ئەوەشی بۆ ناکرێتتر ئێران دەستی بڕا لە ناوچەکەیە اینجا ئیسرائیلیش ئەو فرسەتی باش بینی کە بەرەو پێش بڕا لە ئێران بدات و لە ئێرانیدا وتوانی تاکو حال حاضر توانی زەربەیەکی زۆر گەورە بدات لە ئێران و ئێران بڕا ناکەم بەم زوانە بتوانانی هەڵبسێتەوە وەکو جاران ئەگەر نەکەوێت حاڵەتی ئەوەشی تایە ئێران ڕەنگە حکوومەتەکەیشی احتمال هەیە ینی ئەو احتمالش لە پێش داناوە سیناریوەکە ڕەنگە حکوومەتی ئێران بڕفێ ئەویشی تایە. باشە لە پاش ئەمانە ینی بۆ ڕۆژانی داهاتوو چاوەڕێکی بکەین هەر هێرشکردن بۆ سەر یەکتری هەر بەردەوامە بێ بەم ئاستە و بەم شێوەیە یعنی تر هەوڵی نێودوڵەتیە درێ بۆ گفتوگۆکردن بۆ دانوسانکردن ئەمریکا خۆی چی ئەکا یعنی تر ئەمریکا بێدەنگە بێ ئەوەستێ یان چیەکە ئەمریکا ئەوێت ئێران بڵێت من بە فەرمی بڵێ من بۆمی ئەتۆمی دروست ئاکەم تەواو هەمووی هەوڵەوشێنمەوە هەمووی هەوڵەوەشێنمەوە چاودێڕی نێودەوڵەتی بێتە سەر ئەو بنکانەی کە لە ئێران هەیە ئەمریکا ئەوەیە جیناوازی لێ نایێنێ یعنی ئەمریکا نایەوێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی نایەوێت نە ئەمریکا نە ئیسرائیل و پێت بڵێم سێ ڕبعی وڵاتە عەرەبیەکانش نایەنەوێت. باشە خۆشی باشکراڵێ ڕۆژدانگومانی یاسای شوێنەکەگرتوەکان لە پاش هێرشەکەش یانی نوێنەری ئێرانوتی کاکە من ئێمە نامانەوە بیبینە خاوەنی چەکی ئەتۆمی ئەگەر واڵێنە بێشت مەرجەکەی نەتەوەیەگرتوەکان مەرجەکەی ئەمریکا قبول بکە چاودێڕێکی نێودەوڵەتی بێتە ناو بنکەکانی چاودێڕی بکە کە ئیرانیەمەکانش لە ناو ببن ئەوە بێت. باشە بۆ ئەمنیەتانی کە هەیە یعنی کی ئەبێ هەنگاو بنێ هەنگاوی دوای هێرشەکان هەنگاوی دوایەوەکی ئێرانیڵێ هەنگاوی دوای هێرشەکەی ئەمریکا هەنگاویەوەی ئەمریکا کی ئەبێ ینی لە پاش ئەمە ئەبێ کێ ینی هەنگاو بنێ وەکوتمە بێ ناوبژی بکرێن یەکێکە بێتە ناوڕاستە ئەوە بێت نەتەوەی کورتەکان یەکێک لەو ڕێکخراوانەیە کە ئەبێت ئەوان بێنە پێشەوە و پێش دیار بکەن احتمال هەیە لە دوای ماوەیە کۆبوونەوەیکی فراوان بکرێنێتەوە کورتەکانە کە بڕیار بدرێ و ئێران لەوەیە قبول بکات کە چاودێڕێکی نەودەوڵەتی بێ ئەوە بێت احتمالش هەیە رووسیا بێتە ناوڕاستە لە ئۆکرانیا چارەسەر بکرێت بۆ بەرژەوەندی رووسیا تاکو رووسیاش بتوانێت ئێران قەناعەتی بێنێت کە ئەم بنکەی ئەتۆمیەی کە هەیە حال حاضر وازی لێ بێنێت بۆ ئایندەیە بیکات بە بنکەیەکی وزەیی یعنی لەم دوانە زیاتر کە وت یەکێتی ئەوروپا دەوری نییە یان لەندەوەی کورتەکانە و یان رووسایە ڕاستەوخۆ ئەبێ ئەمە سەر بکات چکە تورکیا بە تورکیا ئەنداوا کە تورکیا دوێنێ هەڕەشێکی زۆر خراپی خستە ئیسرائیلە ناتوانێت تورکیا بۆی ناکچکە تورکیا ئیسرائیل بەتەنیاهو دانا بە هتلەر و ئیسرائیلی دانا بۆ ئەوە زۆر زەحمەتە بەتەمای بوو تورکیا شتێک بکە لەگەڵ عێراقچی هەتاکو لە کۆبوونەوەکەشە بریار وا بکە لە دوای کۆبوونەوەکی عێراقچی لەگەڵ ئەردۆغانە پەیامێک بڕێت بۆ ترامپ کە بیدەم بە ترامپە قبولی بکات بەڵام
وا دەرکەوت پەیامەکەی ئەردۆغان هەموو شتێکی هەڵوەشانەوە. بەڵێ بەڕێز وریا قەرداغی شرۆڤەکاری سیاسی لە زووتەرمیر لە هۆڵند تاوە لەگەڵ مامی سوپاس بامە دەبوونی بەڕێستان بەخێر بن.